هەردوو بەڕێوەبەرایەتی تەندروستی و پەروەردەی سلێمانی کۆتاییان بە ئامادەکردن و وردبینی ناوی موچەخۆرەکانیان هێنا بە ئامانجی دەستەبەرکردنی موچەکانیان لە بەغداوە. بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی لیستی ناوەکانی بە سیدیەک ڕەوانەی وەزارەتی تەندروستی کردو کارەکانیان کۆتایی پێهات. دوو شەو دوو دانەڕۆژ بە بەردەوامی تا 12 شەو لەگەڵ فەرمانبەرەکان بە تایبەتی بەشی ژمێراوی بەشی وتبینی خەریک ئامادەکردنی لیستەکە بووین. سپاس بەخۆی پەروەردگاریمە ئەم شەو توانیمان 12 شەو لیستەکە تەواوکردن و ئامادەکەین و ئەم بەیانە بە تاریخی تایبەت نادومان بۆ وەزارەتی تەندروستی سلێمانی بۆ وەزارەتی حکوومەتی هەرێمی کوردستان. میلاکاتی ئێمە بە شێوەیەکی گشتی 14328 کەسە کە لە سەرجەم فەرمانبەران لە پزیشک و کارمەند و فەرمانبەران و کارگوزاری بەڕێوەبەرایەتێکمان پێک دێت. ئەوەی من ئاگادار بن ڕۆژی چوارشەممە وەفدێکی وەزارەتی تەندروستی صحی عێراقی دێ بۆ هەرێم بۆ هەولێر لەگەڵ وەزارەتی تەندروستیا کۆبوونەوەی دەکەن بۆی ئاخبرانی لەبن. بەڕێوەبەرایەتی پەروەردەیش 2 ڕۆژە کار دەکەن بۆ وردبینیکردنی ناوی مامۆستایانی سنووری پارێزگای سلێمانی. ئەوانیش لە کۆتایی کارەکانیان نزیک بوونەتەوە، بەڵام هیوا خوازن بەغدا ئەم جارە نیەتی باش بێت و موچەکانیان پێ بدات. ئومێدەوارین بەڵێ و زانیارانی کە لە بەغاوە پێمان نەگات دەڵێن گەشتونەتە قەنەعەتی کۆتایی وێ داوای لیستەکانیان کردووە و وردبینی تیاکەن و لیژنەی باڵای لەسەر ئاستی حکوومەتی فدراڵی و حکوومەتی هەرێم بۆ پێکێنراوە. بەپێی زانیاریەکان لە پرۆسەی ناردنی موچەدا حکوومەتی عێراق لەبەر 2 هۆکار ناوی وەزارەتەکانی تەندروستی و پەروەردەی پێش وەزارەتەکانی دیکە خستووە. ئەوانیش یەکەم 2 وەزارەتن لە ڕووی گرنگیەوە لە پلەی یەکەمدان. دووەم فەرمانبەرانی ئەو 2 وەزارەتە کەمترین گومانیان لەسرە کە موچەخۆری بندیوار و نایەساییان تێدا بێت. بڕیاردەری لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراقیش دەڵێت پێدەچێت دوای وردبینی ناوەکانیان لەلایەن لیژنەکەی بەغدا لە سەرەتای ساڵی نوێوە عێراق موچەی ئەو 2 وەزارەتە بنێرێت. ئەمە 2 سێکتەری زۆر حساسن. وەساندنی ئەم 2 سێکتەرە ئەم 2 قەتاعی صحی و قەتاعی تەربەوی 2 قەتاعی زۆر حساسن لەبەر وەساندنیان هەموو شەلەلێک لە خەدەماتە لە ئەو 2 خزمەتگوزاریە ئەوە سێندێ بۆیە سەرەتا بەمە دەست پێەکە پێم وایە کۆتایەکەی بە یەک لە دوایە وەزارەتەکانی دیکە تا ئەو کاتەی ئەتوان تدقیقی هەموو وەزارەتەکانەکان چکە ئەوەی کەوا کەمترین قسەی لەسرە وەزارەتی صحە وەزارەتی پەروەردەی و وەزارەتەکانی دیکە ئەوەی ئەوان قسەی زۆریان لەسەر هەیە لەوە چه وەزارەتە ئەمنیەکان بن بۆیە ئەو وەزارەتانە ئەخرێنە دوا بەدوایە. سەلاحیەتی عەبادی وەزارەتی مالیە کە لەسەر 12 ئەوەی پار سەرف بکەن بۆیە ئەمەلمان ئەوەیە کەوا لە ڕێگەی ئەو شارانەوە ئەم موچانە سەرف بکەن. تەسەووری ئەوە یەکەم لە مانگی یەکەوە سەرف کرێ. بەهۆی بوونی گومان لە لیستی ناوی موچەخۆرانی هەرێمی کوردستان و بوونی موچەخۆری نایاسایی تا ئێستا بە فەرمی حکوومەتی عێراق بە ئامانجی ناردنی موچە داوای ناوی هیچ وەزارەتێکی دیکەی نەکردووە، بەڵام دەستەوەستانی حکوومەتی هەرێم و سیستەمی پاشەکەوت و شکستی سیاسی نەوت و نزیکردنەوەی هەرێمی کوردستان لە ئیفلاسی یەکجاری وای کردووە سەرجەم موچەخۆرانی هەرێمی کوردستان چاویان لە دەستی بەغدا بێ و تەنیا بۆ هۆڵانەی موچە دڵخۆش بن کە لە بەغداوە پێیان دەگات. ڕامیا عوسمان کەناڵی ئاسمانی پێام سلێمانی.